هەرچەندە بەشێکی زۆر لە دەواازە سنووریەکانی نێوان ئێران و هەرێمی کوردستان بەهۆی جەنگەوە داخراون. بەڵام تا ئێستا نرخی پێداویستیە سەرەکیەکان وەک خۆیەتی و لە ئەگەری نەمانی هیچ جموجوڵێکی بازرگانیش ئەوە هەرێم وڵاتانی دیکەی دراوسێ وەک جێگرەوە بەکاردەهێنێت. لەگەڵ سەرەتای دەستپێکردنی جەنگ بەشێک لە بەرهەمە خواردەمەنیەکان گران بوو، بەڵام بە وتەی وتەبێژی سندیکای عەلوی سلێمانی بەهۆی بەرزبوونەوەی بەهای تمەن و دۆلارەوە بوو، ئێستا دۆخەکە ئاسایی بۆتەوە. زۆربەی زۆری سنوورەکانمان هەر لە حاجیومەران و پەروێزخانەوە ئەم سنوورانە داخراون. ئەوەی کەما بێتەوە تا ئێستا دڵخۆشکەر بێ بۆ ڕێگەی بازرگانی ئێمە وڵاتی ئێران تەنها مەرزی باشماق ماوە. ئەگەر بێت و خوا بکە ئەوەش دانەخرێ، ئەگەر بێتە سەر ئەوەی کە ئەو مەرزە داخرێ بە دڵنیاییەوە ئەزمەیەکی زۆر گەورە لە شاری سلێمانی بۆ ئێمە دروستە بێت، بەڵام لە ئێستاە سوپاس بخوا ئەو ئەزمەیە دروست نەبووە. ئێمە بە ئەساسیەڵین تەماتە و خەیار و بانجان و کولەکە ئەمانە ئەساسین، ئەوانە ئەلحەمدوللا جێگەی ترس نین و دڵنیابن ئەگەر خوا نەخواسێ ئێرانیش داخرێت لە وڵاتی تورکیا و لە وڵاتی سووریاوە بەرهەم دێت. سندیکای عەلوی سلێمانی دەڵێ بەهۆی ئەم جەنگەوە تەماتە و پەتاتە و خورما لە ئێرانەوە قەدەغە کراوە، بەڵام جێگرەوەکانی وەک بەسڕە و مووسڵ ڕێگەیان نەداوە نرخی ئەو بەرهەمانە لە بازاڕەکان بەرز ببێتەوە. سپاس بۆ خوا تا ئێستا جموجۆڵی بازرگانی ئاساییە لە هەموو حدودەکانی منتیقەی سلێمانیەوە لە حدودەکانی ئێرانەوە مەبەسمانەوەیە. ئەو بارانەی کە دوێنێش تۆزێک چەند سەعاتێک تاخیر کران ئەوانیژی ئیسندراوە هاتووە و ئەمڕۆژ لە مەرزی باشماخەوە مبارەکانمان بۆ هاتووە. بەنسبەت مەرزەکانەوە زۆربەی مەرزەکانمان داخراوە، مەرزی کێلێ، مەرزی سەیرانبەن، مەرزی پەروێزخان، ئەمڕۆژ بەیانیش پاوەش داخرێ، ینی بەس باشماخمان بەدەستەوە مێنێ. ئیتر ڕزقیش بەرەو خوارەوە بە خواری جنوبی عێراق زۆرە ڕوا. مشکلە لەوە ئەوان داوای زۆرەکەن و لێرەش داواکارەکەمان بۆ جێبەجێ ناکرێت. هەرچەندە بەرهەمە خۆراکیەکان بە قەباری پڕکردنەوەی 6 مانگی ئایندە لە کۆکاکان ئەمبار کراون، بەڵام بەرهەمە تەڕەکان بەهۆی زوو خراببوونیانەوە پێویستە ڕۆژانە و هەفتانە هاوردە بکرێت. لە ئەگەری داخستنی تەواوەتی سنووری ئێرانیش هەرێمی کوردستان لە پارێزگاکانی دیکەی عێراق و وڵاتانی دیکەی دراوسێ ئەو بەرهەمانە هاوردە دەکات. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.